سڵای خۆی گەورەتان لێ بێت چۆن خوێندکاران هیوادارم زۆر باشن لە ڤیدیۆکە نوێیە گەڕاینەوە لاتان بەڵام ئەم جارە ڤیدیۆکەمان جیاوازە لەبەر ئەو ڤیدیۆیەکە زۆر داوەتان لێ کردوم لەسەر ئەوەی کە بڵین چۆن خۆمان بۆ قوتابخانە ئامادە بکەین باشە یعنی یەکێک لەو ڤیدیۆانی کە زۆر داوام نەکراوە و منیش بۆ دەرفەتێکی گونجاوە گەڕام الحەمدولیلا ئێستا بە دەرفەتێکی باشم زانی کە بتوانم ئەم ڤیدیۆ ڕیکۆرد بکەم و تۆماری بکەم پێش هەموو شتێک خۆ ئامادەکردن بۆ قوتابخانە بابەتێکە یعنی قەلەقێکی وای ناوێت یان سترێسێکی وای ناوێت یان خۆ ئامادەکردنێکی تەواوەتی ناوێت و زانم خۆم مرۆڤ ناچێت بۆ جەنگ وایە هەنێتە لە بەهێ قەلەقات وی دوو ڕۆژی تر مەکتەبات خوا چۆن سعیکەم چۆن کاتەکانم ڕێخەم ئیمتیحان چیت هەموو شتێک لەسەر خۆی کۆیەکاتەوە ئێستێکی خۆناغەکانی تریش لە قوتابخانە بۆ عیبێکی نەبوو ئەو ساڵەشی تێپەڕانەوە کاتە پێش هەموو شتێک خوێندکاران کاتان یەکەم ترستان لە قوتابخانە نەبێت ترس لە قوتابخانە شتێکە نۆرماڵ نییە ئەی تا حدێک نۆرماڵە بەڵام ترسێکی زۆر لە قوتابخانە بەجددی نۆرماڵ نییە بە چارەسەری بکەیت باشە ترسێت چ شتێک هەیە نەما مەساکە لێتەیە نەم جیرەکە لێتەیە چزانم ینی چ کێشێکی تایبەتی هەیە لەگەڵ قوتابخانەیە کاتە بۆی ئەڵم پێویستەکە هەمووتان چێژ لە کردنەوەی قوتابخانە ببینن باشە بە تایبەتی ژانی ئەگەر تۆ بێت و حەز لە سەرەتاکردنەکەی چۆن ناوەڕاستەکەی و کۆتاییەکی تێپەڕین قوتابخانە باشە بۆت کاتان لەکەم خوێندکاران ئێوەکێک لەو کەسانی مادەم بینەری کەناڵی بۆ من ئەبێ زۆر چێژ لە هەموو شتێک ببینی لە دنیاە کە ڕوبەڕووتانە بێتەوە تێ قوتابخانە بێت زانکۆ بێت پەیمانگا بێت دوای زانکۆ بێت کاتی پیشەیەک بڵین پیشێکی تازە وەرئەگری ئەچیتە ناو کارێکی دیاریکراوەوە چێژ لە هەموو شتێک ببینی لە ژیانتانە تەمەنمان زۆر کاتی هاوڕێیان بۆت کاتان لەکەم خۆتان بە قەلەقی و بە سترێس و ئەوشتانە عنی وازی لێ بێنن خاصەتەن ئەزام کە پۆلی دوانزەبی ناڵم بە هیچ شێوە قەلەق مەبە و ناژڵم قەلەق بەتەوان بەڵام ئەڵم ئۆکەی ئەگەر پۆلی دوانزەی قەلەق بوون تۆزە نۆرماڵە بەڵام قۆناغەکانی تر و قەلەق بوون هیچ نۆرماڵ نیە بەڕاستی باشە ئینشاڵڵا بابەتی پۆلی دوانزەش بە تایبەتی بازێکم بۆ لە خەڵی دیاریکراوەکەم لەسەر باڵین پۆلی دوانزە بۆ کاتی قوتابخانە بەڵام ئەم جارە با ڤیدیۆکە هەمووی گشتگیر بێەوە هەموو خوێندکارە بتوانێت ئیسفادی لێکە هەر لە پۆلی چواری سەرەتاییەوە باڵین یەکیش بەڵام بەعامی تر چواری سەرەتاییەوە زیاتر بینەر کەناڵەکە من چواری سەرەتاییەوە هەتا چی هەتا کاتی زانکۆش هەتا قۆناغی زانکۆ پەیمانگەش ئەتوانێت ئیسفادا لە ڤیدیۆ بکە جاسا بەدەست پێ بکەین تقریبا 7 بۆ 8 خاڵی گرنگم لە مێشکایە کە بتوانم بە ئێوەی بڵم بۆ ئامادەکردن بۆ قوتابخانە ینی خەریکی بەجێهێنانیان بیان چۆزان بەدیان بێنی بەشێکی کەمیشیان بێت یان ڕێکیان بخەیتەوە بۆ نمونەیەکێک لە شتەکان چییە بریتێ لە نوێژ و عیبادەتەکانمان باشە ڕەنگە بڵێ مامۆستا چ پەیوەندێکی هەیە بە قوتابخانەوە پەیوەندی هەیە پێوەی زۆریش ئێمەوی مرۆڤ باشە پێش ئەوەی کە خوێندکار بن پێش ئەوەی کە مامۆستا بین چی بین ئێمە موسڵمانین باشە پێم خۆش بوو زۆر بەتایبەتی بازم بابەتە بکەم خوێندکارێکی زۆر هەیە باشە واز لە نوێژەکانی ئێهێنێ واز لە عیبادەتەکانی ئێهێنێ چییە وەڵا مەکتەبم هەیە وەڵا ئیمتیحانم هەیە وەڵا وا نازانم چی یان لە هاوینەکە حتا لە هاوینەکان نەمەکتەبی هێنێ هیچ شتێکی هەیە لە هاوینەکە شاخم ساردە نوێژەکانی بە باشی ناکات توزانم عیبادەتەکانی تر بە باشی ناکات بە تەمەڵی ئەیکا دوانەکات چوار ناکات بۆی پێم خۆش بوو خوێندکار لە ئێستا و کە هێشتا قوتابخانە نەکراوەتەوە دووبارە خۆی لەسەر نوێژەکانی ڕابێنێتەوانێ تکاتان لەگەڵ خوێندکاران هەموو سەرکەوتنێکی ئێمە لەلایەن کێوەیە بە دڵنیاییەوە 100% لەلایەن خۆی گەورەوەیە جا ئەگەر بێت و ئێمە لە خۆی گەورە نزیک نەبین چۆن چاوەڕێ سەرکەوتنێک بین باشە یعنی بار خۆمان بێنە پێچاوی خۆمان ئەگەر بێت و ئێمە بۆ نمونە لەو شتانەیە کە خۆی گەورە ئەمری بەسەراکردین جێبەجێ نەکەین ئەی باشە دوایی هەر لە خۆمان لە ڕۆمانیە داوە لە خۆی گەورە بکەی خۆی گە سەرکەوتومان کە خۆی گەندەرێکی باشکە بە قسمەتم خۆی گە ئیشی باشکە بە قسمەتم لە ڕۆمانیە هەڵبەتە لە ڕۆمان نایە کاتە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین لە خۆی گەورە نزیک بینەوانە و لانی کەم ڕووی ئەومان هەیە کە یعنی کە بڵین بپاڕین و لای خۆی گیان لای خۆی گەورە پێویستەکە لە خۆی گەورە نزیک بین باشە بۆیە تکاتان لێکم ئەوانەتان کە نوێژ و عیبادەتەکان سیستی و ینی بەتەمەڵی و ئەیکەن بە خەمساردی و ئەیکەن تکاتان لێکم ئەو خاڵە چاکەن لە ئێستا پێش ئەوەی کە قوتابخانە بکرێتەوە چکە ئەزانم ئەوانەتان کە ئێستا ئەگەر بۆ نمونە نوێژ نەکەن کاتێک کە قوتابخانە ئەکرێتەوانە ئەڵێن چی ئەڵێن وەڵا ئێمە هاوینەکەی تاقەتمان نەبوو یان مەجالمان نەبوو عیسێ و قسەیەکە لەوانە بڵێن باشە کاتی قوتابخانە چۆن مەجالمان هەیە کە غەڵەترین قسەیە باشانی کاتی قوتابخانە مەجالی هەیە بۆ یاریکردن بۆ پلیستیشن بۆ گەڕان بۆ سەیران بۆچی باشە بۆچی 5 دقە کاتنی بۆ عیبادەتێک بۆ نوێژێکی نیوەڕۆ مەسەلا نازانم کاتە ئەگەر بێت و ئێوە لێ ئێستاوانێ یعنی کار لەسەر ئەو خاڵە نەکەن کاتی قوتابخانە بەجددی بێ بە کێشێکی زۆر گەورە بۆتان ئەڵێن وەڵا من هاوینەکەی نەم کرد بۆت کاتان لێکەم یعنی جارێکە کە مناڵم هاوینەکەی عادەدەن هیچ ئێستا با بڵێن پاییزە سەرەتای پاییزە بەڵام من هەر بە هاوینەی هێنم چکە هێشتا قوتابخانە نەکراوەتەوە عادەتەن کاوچێ پشووە یەکسەر بیری وەرزی هاوینمانەکێتەوە جاگەر بێت تۆ لێسەوە کارە سەر و خاڵە نەکەی وەکو پێم وتە کاتی قوتابخانە قورسە بێت جا دواتر وەکو پێم وتن بە چ شت بە چ ڕوویەک داوا لە خواگیان بکەین شتی باشگا بە قسمەتمان یارمەتیمان با لە ئیمتیحانەکانمان بۆ ئاسانکە نازانم
بۆ حاڵەمە خەڵ یەکەم و خاڵی دووەم چییە؟ بۆ کاتان لێکم ئەگەر بێت و خەمسا دەڵێن نوێژ و عیبادەتەکانتانە لەمڕۆ دەست پێ بکەن بەڵێن بن بخۆتان بەڵێن بە مەخواجان کە چیەکەن کە نوێژەکانتان بە باشی ئەمجار ئەنجامێن هەر پێش نوێژێکی لە کاتی خۆیان ئەنجامێن و بەڵێنیش بن دووبارە لە کاتی قوتابخانەیە کە قوتابخانە کرایوانە ئینشاءالله چی بکەن کە کاتیش کە باڵی قوتابخانە کرایەوە ئێوە لە مەکتەبیش بێت لە شوێنێک بێت لە ساحەکەیان بێت شوێنێکی دیاریکرا لە زۆربەی مەکتەبەکانە هەیە ینی چۆڵی بەتاڵە یان تایبەتە بە نوێژ یا ئەگەر حتا شوێنیتانە بۆ ئەتوانی خۆ شوێنی دیاریکی لەگەڵ چەند هاوڕێکتە بەرماڵی شتێک برن و لێ نوێژەکانتان بکەن چی لەوە باشتر باشە هاوڕێیان کاتان بچی بۆ مە خاڵ یەکەم و خاڵی دوو هەم چیە بریتێ لە زوو هەستان و زوو خەوتن باشە یعنی خاڵێکی زۆر هەر گرنگجەی خاڵیشە بەڕاستی کە من ئاوباسیەکەم یعنی لەمەش گرنگترە نازانم چ شتێکی پێ بڵێم بۆ ئەو کە من قەنەعەت بە ئێوە بێنم کە زوو هەستان لەخۆ چ شتێکی گرنگە بۆ جەستەی مرۆڤ بۆ وزەی بۆ مێشکی بۆ زیرەکی بۆ ڕخستنی ژیانی بۆ زۆر شتێتر بۆ کاتان لەگەم هاوڕێیان ینی ماڵێ جارێکە ئیشەڵا یەکەم ڕۆژی مەکتەب جددیە بم چاوەڕ یەکەم ڕۆژ مەبا کاتێک مرۆڤ با فێر بێ لە ژیانیا کاتێک شتێکی باش ئەبیستێت ئەو دەقەیە جێبەجێ بکات ئەگەر بڵێ بۆ بەیانێکی نایکە ئەگەر بڵێ ئیشەڵا بۆ سەرەتای مانگ سەرەتای مانگیش نایکە ڕاستە هەموو سەرەتای شتێک بۆ نمونە سەرەتای ڕۆژەکە سەرەتای هەفتەکە و سەرەتای مانگت و دەستپێکێکی تازەی بۆ ئەوەی بە گروتینێکی زیاترەوە دەستکەی بە کارەکانە بەڵام لە کۆتاییشان نابێت چاوەڕێ بین بڵێن وەڵام من شتێک ئەم کارە گرنگە جێبەجێ ناکەم یاڵا با سەرەتای مانگەکە بێن جایکەم نا شتێکی زۆر غەڵەتە مرۆڤ ئەگەر ئاوا بێ لە ژیانە قەت سەرکەوتوو نابێت ئەگەر ئەتانە ببن بە مرۆڤێکی سەرکەوتوو ئەبێ هەمیشە کاتێک شتێک هاتە مێشکان کەس شتێکی پێوتن یان خۆتان بڕیاری شتێکتانە ئەو ڕۆژە بیکەن ئەو دقەیە بیکەن هیچ شتێک دوامەخەن باشە وەکو پێم وتن تەمەن کاتیە ینی تەمەنمان لەوانەیە تەنها پێ ساڵێکی بژین مەسەلە ساڵێکی دێر بژین چه خۆشە ئەو ساڵە پڕ بەرهەم بین پڕ ینی ئەو ساڵە چوزانم ینی ساڵێک بێ خوای گەورەگیان لەمان ڕازی بێت ساڵێک بێت کە ناڵم هەموو عالم لەمان ڕازی بێت بەڵام پێش هەموو شتێک ڕازیبوونی خوای گەورە لەسەر و هەموو شتێکەوە بەڵام لە کۆتاییشە هەمیشە ئەڵم مرۆڤ ئەگەر بێت و هەموو کەسێلی ڕازی بێ خەلەلێک لەو مرۆڤایە هەیە دیاری کۆمەڵش ئەکات کە خۆی پێی خۆش نییە بۆی هەموو مرۆڤێک لێ ڕازی بووە بەڵام پێچاونەکەشی ڕاستە یعنی بۆ نمونە دووبارە ئەو کەسەش غەڵەتەکە هەموو کەسێ لێی ناڕازی بێت یعنی ئێمە نابێت کار بکەین بڵێن یاڵڵا ئەمە وەڵامە بەس خوای گەورەمان لێ ڕازی بێت تەبەن پێش هەموو شتێکە ئەو گومانیتیانە بەڵام ئێمەش لە کۆتاییە خوای گەورە بۆچی ئێمە هێناوە بۆ سەرزەوی بۆ خزمەتکردنی مرۆڤ ئەگەر بێت و زۆربەی خەڵک لەمان ناڕازی بێ دیارە دووبارە خەلەلێک هەیە وەکو چۆن ئەگەر هەموو کەسێک لەمان ڕازی بێ خەلەلێک هەیە بۆ شێوازش ئەگەر بێت و هەموو کەسێک لەمان ناڕازی بێت دووبارە خەلەلێک هەیە پێویستە کاچاکی بکەین باشە هاوڕێیان بۆیە پێم وتن هەموو ماخوای گەورە کە دروستی کردین بۆ ئامانجی دروستی کردین بۆ هەدەفی دروستی کردوین بۆ کاتان یەکەم ئێمە وەکو مرۆڤ کە خوای گەورە پلەی جێنشینیە و پێمان کۆمەڵ شت هەیە ناڵم شتێک با بکەین کە لەتوانی خۆمانان نەبێت باشە ئەوە گومانیتیانە بەڵام شتێکە لەتوانی خۆمانە هەیە ئەتوانی ئەنجامی بین ئەنجامێک چوزام ئامانجێ شتێکە بتوانین بەدیبێنین ئەتوانین بۆچی هەڵی بۆنین بەڕاستی گوناحە وەکو پێم وتن بەوادانین ئێمە تەنها ئێستا مانگیروێ من ئەقسانتان بۆکەم باوەدابرین خوا نەخواسە ساڵی 2025 سەرەتای ساڵی 2020 کۆتا ساڵی ژێرمانە بێ ئێبام سێ مانگی کە هەمانە پڕبەرەکەترین کاتەکانمان بێ پڕبەرهەمترین کاتەکانمان بێ وەکو پێم وتن ساڵ یعنی مانگێک بێم سێ مانگە خواگیا لەمان ڕازی بێت لە کاری حرام بە دوور بین لە زۆر شتی تر هاوڕێیان کاتان لە یەکەم بۆیە یەکێک لەو شتە گرنگانی کەواکە مرۆڤ شوێن ئامانجەکانی کەوێ ئەوەیە کە زۆر شوێن هەوس و ئارەزوەکانی خۆی نەکەوێت بۆ نمونەی یەڵا بڵێ با قەچێکە بە ئەم چەند ساعتە بخۆم کوورە قەچێکە باش و تا ساعت چواری بەیانی بەخەبەر بم خۆ داوامم نییە خۆ مەکتەبم نییە ئیشەڵا کاتی مەکتەب ڕێکی خەم وڵای ئەوانیکەوە ئەڵێن عادەتەن کەسانی تۆزە ئێهمالن نازڵم ناوە تۆزێ زۆریش ئێهمالن داونەشە دوایی نەتوان چاکی بکەن بۆی پەتانەڵم هەتا کارەکان نەترازاوە هێشتا مەکتەب نەکراوەوە کە لەسەر زوو هەستان و زوو خەوتن بکەن باشە ڕۆژی نی ساعت زوو هەستن لەخەو ڕۆژی نی ساعت زوو بخەون تاو ئەنی هەموو کێشەکانتان چارەسەرە بێت وای لێیە شەو کێچێتە ساعت 11 شەو بۆ خەوتن ئەگەر بۆ نەیەکێکیش بنەوە کەسانی کە ساعتی شەوە خەون ئەگەر یەکێکیشنەوە کەسانی کە یەک و دوو وەڕۆ هەڵەسن لەخەو نیم ساعت واکە ینی تا مەکتەب بکرێتەوە تقریبا ساعت 11 یعنی کەم هەر باشە یا بۆ ئەوانەتان کە 11 هەڵەسن لەخەو ئەبێ بە ساعت 8 هەر زۆر باشە بۆی کارەسەر ئەو دوو خەڵشکن بەنە زوو هەستن لەخەو شەوانی زوو بخەون ئەگەرتانێت جستێکی تەندروستان هەبێ جستێکی چالاکتان هەبێ فریای زۆربەی ئەو کارانەکەن کە لە ڕۆژەکە داتان ناوە باشە خوێندکاران کاتەمە چی بۆ مش خاڵی دووەم بوو خاڵی سێهەم چییە؟ بەکارهێنانی مۆبایل کەمکەوە ڕاستە ئێستا هێشتا قوتابخانە دەستی پێ نەکردووە ڕەنگە بڵێ با بڵی خۆ مۆبایل بەکار بێنم مامۆستا جا قەیچێکە ئەو کێبری شەڵ قەیچێکە بەڵام لە لایەنێکی ترە با من قسەتان بۆ بکەم کاتێ مرۆڤ بە شتێک ڕاهات لێ ئێستەوە
يعني تو نتواني سي روج قريبا سي روجيت المكتبة تو نتواني أمسي روجي كنترولي بكارهناني موبايلكي كاتي مكتبش بيلي وش تأكيد وكبكاري هنا اللي بيري وش تأكم كجارم بكار مهنا تخوتشن خوش موبايل يعني نازعم شملم أجر بيتو لسرتايا راح نانك لسر أوي كموبايل كم بكار بيني كاتي مكتبة راسي زوزو بيريكي زوزو خالي لي موبايل أبي أو ني خالي لي موبايل أبي خالي لي سايكون أبي وأجر بيتو هيش تدام دسي بينك كنتو رجعنا أجر كريم أنتو لروشة كموبايل 9 بكاريني أو كاتا يسألني كم يكربو 6 ساعات لروجة كابونا دعي كم يكربو 4 ساعات يتتوالي لها كاتي مكتبة توان تنهاي ساعات أو بريدو ساعات زوزو بكاري بينن إيش ما قربوش تيكي زوزو باشو بسو بيقوي لكرن أجر والله موبايل وكاتي مكتب قربو هنا بابتي جرين بيسو كوبي موتن لاني استفادة لي إنترنت بكن بو كتاب خلنا بو جوكتنا كتاب بيك جوكتنا قرآني بيروز بيك جوكتنا لا بودكاست بيك لا شعر يشتيك بأمانة زوجو استفادة هي بس اللي بي استولى يزور بي بتاخو يعني زوجو خفت أخون بوشتا كزيادة خليكي فيسبوك ونظام إنستغرام وموديلا كانوا تشيو تنها كاتي خوي أكوجي بو يا قبيتو تو ليستوكا لسر شيكي كالسر أوكي كا راسا مكتبيش نية جاريكا باشا بەڵام ئەگەر تۆ بتوانانی ئێستا گرمان ئەمڕۆ مەکتەب نییە ئەگە من بتوانم ئەمڕۆ کۆنتترۆلی خۆم کەم لە بەکارهێنانی مۆبایلە کە مۆبایل بەکاربێنم سێرەکەم کاتی مەکتەب زۆ بەلام و ئاسایی بکە کە مۆبایل بەکاربێنم بۆ ئەڵە من هاوینەکەی توانیم مۆبایل کەم بەکاربێنم ئێستا چییە ساعتوام زۆ بەباشی بە ئاسانی ئەنی مۆبایلیش بەکارنهێن و بیریشم لای نەبێ وە هەوڵ بن لە ئێستا مۆبایل کەمکەنەوە کاتان لە یەکەم خەڵی چوارم چییە فیلم و زنجیرە ئەو شتێکیەوە حەستان لێیە مامۆستا مەبەستی چییە فیلم و زنجیرە فیلم و زنجیرە یاخۆ با بژنووسین بەرنامە هەمومان لە ژیانمانە بۆ نەحەزێکین کاتێکی بەتاڵمان هەبێ بۆی بتوانین کە بۆ نسخی فیلمێکین زنجیرەیەکین بەرنامەیەکی بەسوودکەین باشا مێشکمان تۆزێ ساڵ بە کوردیەکەی جا ئەزانم زۆر بەشتان ڕەنگە بۆنە کۆمەڵی فیلمتان دانا بێ ئەنیمێشنتان دانا بێت پاپایتتان دانا بێ هەر شتێک بێت زنجیرە بێ بەرنامە بێت ئەگەر بێت تۆ هەن لە ئێستا لەسەری بەردەوامن ینی بەتایبەتی زنجیرەکان ئەگەر تەلەبە بەعام کاتێکم بە میزێکی مەکتەبێ بێتەوە زۆر زۆر لەسەر خۆی کەڵەکەکە یعنی ئەڵێ براماوەیەکی تر مەکتەبە باخیراسی ئەو شتەکەم لە هەر شتە و یەک تۆسێرەکات سێکی هەموو شتەکانی وە ناچڵە بێ کاتێکە مەکتەب بکرێتەوە بەس بێ لەو نیوە ناچڵە ناکاتەوە ئەوی ئەو فیلمە چۆن تاوکم ئەو فیلمە ما بوو خۆزگەم زای کۆتایەکی چێ بێت خوا ئەو زنجیرێ کۆتایەکی خۆزگەم زای چێ بێ یەک تۆزم سێر کرد و ئەڵقم سێر کرد بەرنامەکە وڵاتەن هەسی ئەڵقیم سێر کرد و خۆزگە بەرنامەکەم هەموو تەواو کرد یعنی کاتی مەکتەب تۆ بەس بێری لای ئەمانە بێ ئەی چارچێ مامۆستا چار ئەوەیە کە تۆ لەم سێ چوار ڕۆژێتی کێ مەکتەب ئەکرێتە لەوانە دوش خرێ مەکتەب لەوانە بخرێتە دوای مانگیدا وەرحەڵ مرۆڤ باشتر وایە ئەگەر حتا کاتەکەشی دوور بێ ئامادەکاری بۆ شتە بکە لە پێشکەتی ئێستا ئەتوانین ئێمە گریمانێک من تەلەبەیەک بم چیەکەم هەموو ئەو فیلم و زنجیرە باشانی کە دامناوە بەرنامە بێ هەرچێک بێ کە دامناوە ئەتوانم لەم شان ڕۆژە تایەکەم باشە بۆی کاتی مەکتەب زۆر بیرم لای فیلم و زنجیرەکان نەبێ وڵا فلانشتم تەواو نەکرد وڵا فلانشتم ماوە خۆزگەم زای کۆتایەکی چۆنە بوو لە ئێستاوە ئەو قەلەقەی لەسەر خۆم لایەن بۆی کاتی مەکتەب مشکم ساڵ بێ کاتە کارەسەر خەڵەشەکەم باشە هاوڕێن پێنجەم چیە خەڵی پێنجەم گەڕان و گەشت لە ئێستا هەتا مەکتەب نەکراوەوە بەدڵی خۆتان بگەڕێن گەشت بکەن ئەچن بۆ شارەکانی تر ئەچن چوزان بۆ دەروی شارەکەی خۆت بێ بۆ شوێنێکی تر بێ لەگەڵ هاوڕێکدا لەگەڵ خێزانەکە تا لەگەڵ هەر کەسێکا بێت بگەڕێن جارێکە مەکتەب دەسی پێنە کوردە با مشکێکی ساڵتان هەبێ بە مشکێکی ساڵەوە دووبارە بچنە ناو سروشتەوە بە مشکی ساڵەوە بچنەوە بۆ قوتابخانە گەڕێنەوە بۆ قوتابخانە وەیە ئەگەر بۆنم نەمگەڕێمەوە بۆ مەکتەب ئەگەر دەفەت هەبێت لەوانەیە دەفەت بە هەموو خێزانێک نەبێت لەم کاتەیە بەس ئەگەر دەفەت گونجا ئەگەر سەفەرێکی کورتیش بێ کورتێکی خێزانی بێ ڕێکی بخەن یعنی قچێکە ئەچن بۆنە چاوتان بە چوارشتی جوانەکەوێ ئەچن ئەگەڕێن گەشتێکی کورتەکەن بۆی هاوڕێیان تکایە ئەگەر بۆ نمونە بتوان دەفەتان هەبێت گەشتێ بکەم بگەڕێن باشە ئەگەر کورتیش بێت زۆر باشە بۆ ئاسەدەکردنی لایەنی دەرونیتان خاڵێکی تر بریتە لە چی بریتە لە کتێب خوێندنەوە پۆدکاست وەرزش واتە چی مامۆستا وەنە پێشم شتێک ئەگەر تو یەکێکیانی کە حەزە لە کتێب خوێندنەوە زۆرە و کتێبێکە داناوە هێشتا تەواو نەکردو ئەتوانی ئێستا باشترین دەرفەتە تەواوی بکەی خاصەتەن ئەگەر بۆنە ڕۆمانێکی دوور و درێژ بێت چێک بێت ئەتوانی ئێستا تەواویکەی بووی کاتی مەکتەب زۆر کاتێ بۆ نەڕوات یان بۆنە پۆدکاستێک بێت ئەتوانی گوێ لێگری بەڵام وەرزشەکەمە بەستم چییە خۆتان لەسەر ئەم شتانە ڕابێن بە کورتێک ئەم سێ خاڵی کە نووسیمە خۆتان لەسەر ئەمانە ڕابێن بۆ کاتی قوتابخانەش بۆ نمونە پێش مشتبا لە کتێبخانەوە دەست پێ بکەمەوە ڕاستە تۆ ئەگەر کتێبێکی دوور و درێژی هەبێ گەورە و هەبێ ئەتوانێت سەتەواویکی بەڵام لە هەمان کاتە خۆتان خۆی کتێب خوێنەوە خۆتانە دروستکەن یەکێک مە بلەوانی کە بڵێن وڵات تاوە تاسە مەکتەب کرایەوە نۆمان لە کتێب دوورە بم
يعني نۆمانەکە تۆ نەتەلەبێ تۆبی یعنی نەتەلەبێ بڵم چی حتا تەلەبێت تۆ بیش کاتی هەیە یعنی بەشی خۆی کە ناڵم ئەسەلانە بڵن وڵی کاتمان نییە هەر بەشێکی بچوو کاتی هەیە 10 دقەیە بە چارەکێک بێت ئەم کەسە کاتی هەیە بۆ کتێب بخوێنێتەوە مەگەر خۆی بیانێکی هەبێ ئەگەر ناتوێت کە بۆنە هەر ئێشتا تەلەبێ لە قوتابخانەیە بۆنە سەرەتای زانکۆت و لە بەشێکی تری بەتابەت ئەگەر بەشێک تۆ قورس نەبێ ڕۆژی 10 دقە چارەکێک کاتی هەیە بۆ کتێب بخوێنەوە بۆیە کاتانێکم ئەو بکەن بە خۆ لە خۆتانە لە ئێستاەوە کاری لەسەر بکەن یعنی ئەگەر تۆ لە ئێستۆ کاری لەسەر شتە بکەی ئەم چەند ڕۆژان کاتی مەکتەبیش بیر لەم ینی بیرەکەی بۆ نابیر کتێب بخوێنەوە ئەکەڵی چەند خۆشە وڵا فڵان ڕۆژ فڵان کتێبم خوێندەوانێ مشکم هەم مرتاح بوو بخوێنێ و کتێبا با بچم دیسان کتێبێکی تر بخوێنەوەوانێ خاصەتەن لەو کاتانی کە پەستانی زۆرتان لەسەرا لەو کاتانی کە زۆر قەلەقن خوێندنەوەی کتێب شتێکی زۆر باشە هاوڕێیان بکەن بە خۆ لە خۆتانە لە ئێستا دروستی بکەنە خۆتانە و بەری بێبن خاڵی دووەم چیە وتمان پۆدکاست وەکو پێم وتن ئەگەر پۆدکاستێکی دوور درێژتان هێشتا گوێتان لێ نەکردووە ئەتوانین ئێستا گوێ لێکردن بەڵام لە هەمە کاتە ئەگەر تاسەش گوێ لە پۆدکاست ناکردن بکەن بە خەڵکی باشە خۆتانە ڕاستە تۆ خوێندکاری بەڵام بە خوێندکارێکی ڕۆشنبیر و تێگەیشت و زیرەک بێت لە هەمان کاتە چکە زیرەکی تەنها قوتابخانە نییە ئەگەر بێت تۆ ڕۆژانە ئەگەڵ لە ژیانە بەچی ئەگوزارێت تەنها خەریکی منهەجەکە بێت کە چەند ساڵ پێش ئێستا منهەجە دانراوە کەسێکی دواکەوتووە بی لە ژیانە بەڵام ئەگەر بچێت ببی بێکێک لە هەر سەرکەوتوترین کەسەکان لە سەدەی ئێستاە باشە سەدەی 20ەکە بڵێن سەرڕا ئەوی کە تۆ بەشێک لە کاتەکانە تەرخانەکەی بۆ سعیکردنەوە بۆ قوتابخانە بێ بەشێکیش لە کاتەکانە دابنێ بۆ پێگەیاندنی خۆت پێگەیاندنی عەقڵی خۆت بە کتێب خوێندنەوە بێ بە گوێکردن بێ لە پۆدکاست باشە یان گوێکردن لە کتێبی دەنگی باشە ئەم شتانە زۆر زۆر گرنگە بۆ تکایە بیکەن بە خۆ لە خۆتانە کاتی قوتابخانەش ڕۆژانی جمعە ناچن بۆ مەکتەب لاوانە شەشەمان نەچن باشە کاتە چێک توانی بۆن تۆ نیو ساعت بە ڕۆژی چارەکێ بێت لە پۆدکاستگیری قەچێکە کە پۆدکاست ساعتێ پێ بە 4 ڕۆژ تەواوی بکەی ڕۆژی چارەکەی گوێ لێگرە باشە وەرزشەکەش عینیشت بیکەن بە خۆ لە خۆتانە هەموو ڕۆژێ چارەکە 20 دقە وەرزش بکەن جەسەتان بجوڵێنن جەسەتان فێری جوڵە بکەن فێری تەمبەڵی مەبن چکە ئەو کەسانی کاڵی وڵات تاقەتی وەرزشنە لێستە و جەستان تەمبەڵی ڕائهێنن دوای تاقەتیان نابێ 4 هەنگاو بە پێ بڕۆن توزام تاقەتیان نابێ زووهستن لە خەو تاقەتیان نابێت لە شوێنی خۆیان بەرز بنەوە بەڵام ئەوانی کە وەرزشەکەن دایم چالاکن دایم کەسی بەهرەمەندن دایم کەسی زیرەکن دایم کەسی داهێنەرن بۆیە وەرزشکردن بکەن بە بەشێک لە ژیانی خۆتانە حتا بۆ کاتی قوتابخانەش ئەگەر چارێکێکیش بێ ئەگەر 20 دقەش بێ هەرچەندە خۆی باشین کات 40 دقەیە بەس ئەگەر ئێوە نەتانتوانێت 40 دقەیە وەرزشکەن چارێکی 20 دقەش هەر زۆر باشە لە نەکردنەکەی باشترە خاڵێکی تر بتە لە قورئان خوێندن وەکو پێم وتن وەکو خاڵێکەمە تقریبا بەڵام قورئان خوێندن ئێوە مەڵێن وەڵام تازە مەکتەب کراوتانێ وەز لە قورئان خوێندنێ ئێنم تەنها خەریکی کتێبەکانم ئەبن وەڵام مەجالم نییە بڵێ مرۆڤ هەر 5 دقە 10 دقە کاتێکی هەر هەیە لە بێدەنگێکا بێ لە چۆڵەوانێکا بێ لە شوێنێکا بێ 5 دقە 10 دقە بڕۆ کتێبەکە قورئانی پیرۆز بگرە بەدەستەوە بیخۆنەرە یان لەناو مۆبایلەکانمانە لەناو ئایپادەکانمان لەناو کۆمپیوتەرەکانمانە هەمومان زۆربەمان دەڵێن ئەپلیکیشنی قورئانەکەمان پێ ئەتوانین لە هەر کاتێکا بێ لە هەر شوێنێکا بێت مەجالمان هەبێت تاقەتمان هەبێت ئەتوانین 5 دقە بێ 10 دقە بێ لاپەڕەی لە قورئانی پیرۆز بخوێنینەوانە باشە خوێنی قورئانی پیرۆز یعنی لایانی دەرونی و ئاسوودا ئەکات زیاتر لە خوای گەورەمان نزیکەکاتەوانێ زیاتر بەرەو سەرکردنی واد لێکە زیاتر بەرەو سەرکەوتن هەنگاو بنێ بەڕاستی خوێنەی قورئانی پیرۆز خاصەتەن ئەگەر بێت بە تەفسیری کوردیەکەیەوە نەکات نەزانی چ شتێک بڵێ خاصەتەن کە بە تەفسیر و قورئانی پیرۆز خوێنیتەوانێ و هەموو تەرکیز و خیاڵی لایەتی ئەچیتە دنیایەکی ترەوانە هەموو خەمەکان و هەموو خەم و خەفەتەکانە عنی کەمتر ئەوێتەوە گەر بەڵژ ناژڵێم خەم و خەفەتە نامێنێ بەڵام خەم و خەفەتەکان زۆر زۆر کەم ئەبێتەوە بەڕاستی وێت کاتان لێ یەکەم لە کاتی کردنەوەی داوامیشە واز لەمە مەهێنن ئەم خۆ باشە بۆی لە ئێستاشەوە کە هێشتا داوام دەستی پێ نەکردووە ڕۆژانە چەند پەڕێک لە قورئانی پیرۆز بخوێنن بیشیکەن بە خۆ لە خۆتانە کاتێکیش کە داوام کرایوانێ هەموو بەیانی لە دوای نوێژی بەیانی پەڕێ بۆ دوو پەڕە لە قورئانی پیرۆز بخوێنەوە یا ئەتوانن لە دوای نوێژەکانی ترەوە لە دوای نوێژەکانی ترەوە پەڕێک لە قورئانی پیرۆز بخوێنەوە بە تەفسیری کوردیەوانە باشە هاوڕێیان کەوتە خاڵش بوو یەکێک بوو لە خاڵە گرنگەکان لای من بە تایبەتیش ینی ئەتوانین ڕابردووکەنەوە بە خاڵی یەکەمەوە خاڵی کۆتایی بریتێ لە چی بریتێ لە کرینی پێداویستی قوتابخانە باشە هاوڕێیان پێداویستی قوتابخانە واد لێکە ینی کە خۆشم ئەزمموی چەند ساڵی مەکتەبم هەم بۆ زانکۆم هەبووە کاتێک کە پێداویستی قوتابخانەم کڕیوە یا بۆ زانکۆ هەرچەندە بۆ زانکۆ تۆزە شتەکان کەمترە بێتەوە زیاتر تەرکیز لەسەر کۆمەڵێشتی ترە بەڵام لە ئامادەی و لە ناوەندیە یا لە سەرەتاییە یەکێک لەو خەڵانی کەوای لێ کردوم کە زۆر زۆر حەز لە قوتابخانە بکەم کڕینی پێداویستەکانی قوتابخانە بووە ناڵم هەموو شتێک بکڕم بەڵام چ شتێک زۆر زۆر ضرورە بۆ تۆ چ شتێک نەتماوە سە بۆ نوێنگریمان تەلەبەیەک حاسیبەی ماوە بۆچی ئەمساڵ حاسیبە ئاکڕی ئەو پارەوێ بە شتێکی تر کەنیتە یا بۆنە کەسێکە قەڵەم جافی ماوە نازانم هایلایتی ماوە ئەمانە مەکڕن شتێکڕن کە نەتان بێت شتێکڕن کە ضروری بێت باشە بۆیە پێتانەڵم هاوڕێیانێکێک لەو خەڵانی کە وایە کە جاران زۆر زۆر حەز لە مەکتەب بێت بە تایبەتی سەرەتاکانی مەکتەب
زۆ ها بە حەماسەوە چووم بۆ مەکتەب، دەفتەری تازە مهێنا، قەڵەمی تازە، چزانم مامۆسای تازە ئەناچی، هاوڕێی تازە، هەموو شتێکی تازە خۆشە لە ژیانم. کەواتە ئێوە شتوان چی بکەن؟ ئێوە شتوان بۆ نمونە لە ئێستا چ شتێک نیتانە باشە چ پێداویستێکتان نییە هی قوتابخانە ئەتوانیت لەسەر دەفتەری لەسەر وەرەقەی بنووسیت و لە بازاڕ بیانکڕی، دواتر ڕێکی بقیت. باشە هاوڕێیان، ئیتر بە کورسێکی ڕێخستنی ژیانی خۆت، ڕێخستنی پێداویستەکانی قوتابخانەوە و لێ ئەکا زۆر بە حەماسە بچی بۆ قوتابخانە، حەزکەی مەکتەبی یعنی زوو دەرگای مەکتەب بکرێتەوانێ، یعنی کڕینی بۆ نمونە جلی مەکتەب بێت، مەسەلا جلی وەرزشکردن بێت، بۆ نمونە ڕێخستنی ژوورەکەت بێ بۆ سایکردن، ڕێخستنی مێزەکەت بێ، کورسیەکەت بێ، چزانم تۆزە ژوورەکەت جوانکی ڕێکی بخەی. ڕێخستن هەنە جار لەوانێ پارێکی وای نەوێت، ئاین بەڕاستی جاریوە لەوانە پارەشی نەوێت، بەڵام کەڵێن ڕێخستن جیابوونە لە مەصرف. بزانم بە شێوە تەلەبە هەیە لەباری ئابووریان زۆر باش نییە، بەس کەسی ژوورەکەیەکی حەزەکەی یان بچیتە ناویەوە بە وەرەقی جوان ڕازانوێتەوانێت بە وتی هەندەرانە بە کۆمەڵە شتی تر شتی هەرزان هەرزانی کڕیوە یان دەسی کەوتووە لە شوێنیوە لاانە لێ شوێنیتی دەسی نەکەوتوێ، بەڵام بە کورسێکی کاچیتە ژوورەکەی چکە ئەوە ڕێکخراوە ئەمە بە جوانی شتەکانی لە شوێنی خۆی داناوە حەزەکەی سایتیابکی واسەکەی ملیۆنە دۆلاریەوە بە ژوورەکەی بەس لە ئەسڵی شاوانیە. بۆی بە کورسێکی ناڵم ژوورەکەتان بێت، جلو بەرگەکانتان بێت، کڕینی پێداویستی قوتابخانە بێت، هەموو ئەمانە یعنی حەماسەتە لێ تووا دروستەکە کە حەزکەی زوو دەرگای مەکتەب بکرێتەوانێ، حەزکەی زوو دەرس بخوێنن، زوو دەستکەی بە سعیکردن. باشە خوێندکاران، خاڵی کۆتایی نینووسم، بەس لە هەموو شتێک گرنگترە بریتە لەوەی کە بە بەردەوامی بینەری کەناڵی مومبی. باشە پشتیان بەخۆی گەڕ و ئینشاڵڵا با بڵێن باوتە هەندەرەکانی ئێوە ئینشاڵڵا منیش بەردەوامم پشتیان بەخۆی گەورە. ئیتر هەوڵێن بە پێتوانەوە بە پێی کات نیش زوو ڤیدیۆتان بۆ دابنێم لەسەر تاقیکردنەوەکان بە لەسەر سایکردنی ڕۆژانە بێت لەسەر کۆمەڵی بابەتی تری گرنگی قوتابخانە من ئەتوانم ئینشاڵڵا ئامۆژگاریتان بکەم و لا ڤیدیۆکانی یوتیوب بە پێی کات دایبنێم. بەس هەنێ خوێندکاری تر هەیە ئەڵە مامۆستا نەزانم فڵان شتم بۆ باس بکە یان فڵان شتی تر گرنگە بۆچی باسی ناکەی، وڵای من لێ کاتاناوتان بە هەموو شتە بکەم. تەنها سپاس بخوا ئەوەیە کە مەجالم هەبووە بەزان پار بووە کورسێکم دانا بۆ خوێندکارەکانم باشە و خوێندکارێکی زۆر ئەلحەمدولیلا باشیش ئیسفادە لە کورسەکەم کردووە. باسی پۆلی 12 ناکەم، باسی قۆناغەکانی ترەکەم بۆ نەوە خوێندکار دەتوانین لە پۆلی حوتی ناوەندیەوە ئیسفادە لە کورسەکە کاتە پۆلی 11 ناوەندی. باشە لە کورسەکە باز لە کۆمەڵ شتی تر کراوە کە ئێستا خوێندکار زۆر داوام لێ کات و میش مەجالم لێدانە بەدانە باسی بکەم. باشە بۆ لە چارەسەری سادبوونەوە چۆن ڕوبەری خەم و خەفەت و گیر و گرفت و کێشەکانمان بیناوانێ، چۆن سایکەم، چۆن شێوازی سایکردنی خۆم دۆزماوانێ، چۆن تەکنیکی بۆ سایکردن، چۆن زوەستم لەخەوە، چۆن توزانم کۆمەڵە شتی تریش کە ئینشاءڵڵا طبعاً پێشتریش لە ئینستاگرامە پۆستم کردووە بابەتەکانی چ شتێکی ترن، بەڵام پێم خۆش بۆ خوێندکارانی کە زۆر بەپەلەن ئەیانە لێ کاتە هەموو ئەو شتانە بزانن، ئەیانەوێت کاتی قوتابخانە کەسێکیان بە بەردەوامی لەگەڵا بێ بۆ ئەوەی کە هەمیان بات یان شێوازی سایکردنیان بۆ ڕوون کاتەوانێ. من لەو کورسا باسم کردووە. ئیتر خوێندکارانی کە ئەیانەوێت بەشداری بکەن ئەتوانن نەمان بۆ بنێرن بۆ ئینستاگرام و وردەکاری زیاتر لە ئینستاگرامە، لە ئینستاگرام بێ یا لە ڤایبەر بێ یا لە تیکتۆک بێ یا لە تەلەگرام بێ یا لە واتساپ بێ لە شوێنێک بێ نەتوانن بابەتەکانی کورسەکەتان بۆ بنێرن و ئەگەر بەدڵتان بێ ئەتوانن بەشداری تیا بکەن. ئەمە ئەم کورسە بۆ کێ وەکو پێم وتن ئەم کورسە بۆ خوێندکارانی کە لە پۆلی حوتن، حوت و هەشت و نۆ و دە و یانزەن و ئەو خوێندکاران زۆر ئیسفادەی لێ یەکەن و حتا پاریش تەلەبەمان هەبووە لە زانکۆ لە پەیمانگا بەشداریان لەم کورسا کردو و زۆر ئیسفادەیان لێ کردو بەتایبەتی لە ڕێخستنی کاتەکانیان و کۆمەڵە بابەتی تری گرنگ کە پێویستەکە هەموو وەکو خوێندکار با بڵین کەسەکە بیزانێت هەمووی باس کردبوو زۆر ئەلحەمدولیلا ئیسفادەیان لێ کردبوو فیدباکێکی زۆر باش هاتبووە بۆ کورسەکە. وەڵحاڵ ناڵم بە پێی کات ئینشاءڵڵا من ڤیدیۆتان بۆ دائەنم، بەڵام وەکو پێم وتن ناتوانم بەڕاستی بتوانم دانە بەدانی کێشەکان یعنی زوو هەموو ڕۆژێ ڤیدیۆتان بۆ دابنێم ئەوەیان ناتوانم، بەڵام ئینشاءڵڵا بە پێی کات هەر کاتان بۆ ئەدۆزمەوە و ڤیدیۆتان بۆ دائەنم. بەڵام وەکو پێم وتن ئەو خوێندکارانی کە بیانەوێت کەسێکیان هەبێت بە بەردەوامی چزانم قسەیان بۆ بکات پێویستی بە وشەی هەندەرانە بێت، پێویستی بە شێوازی یعنی بە دۆزینەوەی ڕێگەی دروستی سایکردن بێت و کۆمەڵە بابەتی تری قوتابخانە ئەتوانن بەشداری لە کورسەکەمانە بکات. باشە خوێندکاران هەڵبەتە کورسی تایبەتیشمان هەیە بۆ خوێندکارانی پۆلی 12 ئینشاءڵڵا ئەویان بەجیا باسەکەم کە بابەتەکانی لە چی پێکات و چۆن خوێندکار ئەتوانێت ئیسفادەی لە کورسی کلیلی بەدەستهێنانی نمری بەرز بکات لە پۆلی 12. ئەویش بە هەمان شێوە کۆمەڵە بابەتی گرنگ هەیە کە من نەمتوانم لە ڤیدیۆکانی یوتیوب باسی بکەم بە درێژی و زۆر حەزەکەم بەجلی باسی بکەم دانە بەدانە، بەڵام لە ئێستا لەبەری کۆمەڵە کاری گرنگی ترم بۆ هاتوۆتە پێش ئەنی تۆزێ ئەزام یوتیوبەکەم ئیهمال کردووە کەمتر، بەڵام تر بەهۆی کاروباری خۆمەوە بەڕاستی کەمتر مەجالم هەیە، بەڵام ئەلحەمدولیلا ناڵم لەو کورسانەیە هەموو پۆلەکانی تر هەموو پۆلی 12 سپاس بخوا هەموو ئەو ڤیدیۆانی کە ویستومە بیکەم باشە ینی لە ئێستا یوتیوب بۆتان دابنم و داشمە ناوە، بەڵام لە کورسەکە دامنەوە سپاس بخوا و زۆر پێی ماندوو بووم، بەڵام ئەلحەمدولیلا ئەوش دەرەنجامێکی باشی هەبووە. ئێستا خوێندکارێکی زۆر باش ینی بەشداریان کردو و ئیسفادە لە کورسەکە وەرگرتووە. جا لە ئێستا ینی دەمێک بووە ناونووسینم ینی
کۆتایی پێهێنا بوو بۆ کلیلی بەدەستێنانی نمرەی بەرز لەپۆلی 12 بۆ گروپی دووەم بۆهۆی مەشغەڵەتی ژیان و ئیشکردنەوەوانێ بەڵام لە ئێستا خوێندکار ئەگەر بتوانێت و حەز بکات بەشداری بکات لە کۆرسەکە ئەتوانێت نامەمان بۆ بنێرێت و شێوازی بەشداریکردنی پێ ئەڵین و دووبارە ناونووسین دەست پێ ئەکەینەوە. باشە خوێندکاران کەواتە ئێستاش سێکە چ ناشنووسمەوە ئێستا هاتینە کۆتایی ڤیدیۆکە هەتا ڤیدیۆ داهاتووتر بەخوای گەورەتان ئەسپێرم خۆتان لەگەڵ بێت و دووبارەیەکەوە سێبارەیەکەوە چواربارەیەکەمەوە چێژ لە ژیانتان ببینین چێژ لاکردنەوەی دەرگای قوتابخانە ببینن هەتا ڤیدیۆ داهاتوو بەخوای گەورەتان ئەسپێرم خۆتان لەگەڵ بێت.